ئازیزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەی ڕاڤا لە بەشی دووەمی بەرنامەکە لە گفتوگۆی ڕۆشنبیری سینەمایی پێتان شا دەبینەوە کە بە میوانداری زۆر بەڕێز و خۆشەویست هونەرمەند کەریمۆک غەفور سینەماکار و مامۆستای زانکۆ گفتوگۆکەمان بەردەوامیە بێ. ئوستازی خۆشەویست دووبارە سڵاو دەبێت. زۆر سپاس بۆی کە گرنگی بە سینەمایەدا. سواز بۆ زەناویشتان کە تەمەنێکە لە خزمەتی سینەمایان. مامۆستای خۆشەویست پێم خۆشە جەنابەت هەم لە ڕووی پراکتیکیەوە ئیشت لەناو دنیای سینەما کردووە و هەم خاوەنی بڕوانامی ماسەری لە بواری سینەما و ئێستاش لە زانکۆی سلێمانی لە کۆلێژی هونەر دەرسی سینەمایی هەڵێیتەوە. ینی ئەم خەمە بۆ خەڵکانی وەکو جەنابتان خەمێکی گەورەیە و بە جۆر لە جۆرەکان پیشەشە و ئەزمونێکی درێژشتان لەگەڵی هەیە. پێم خۆشە باسی ئەو بکەین کە لە ناوخۆی هەرێمی کوردستانە بەتایبەت زەمینە سازیەک هەیە بۆ ئەوەی کە سینەما لە ئارەزووەوە لە پێداویستیەکی پچڕ و کەمبایەخەوە بگوازێتەوە بۆ پێداویستێکی گرنگ و بایەخی زیاتر و ئەم هونەرە بەڕاستی لە هونەرێکی پراویزیەوە بگوازێتەوە بۆ هونەرێکە بایەخی زیاتری پێ بدرێت و هونەرێک بێت خەڵک پێشوازی بکات، خەڵک لە سینەماکان بە بیتاقە و بە بلیت سەیری فیلمەکان بکات و سەپۆرتی ئەم بوارە بکە و ئەم جۆرە لە داینامیکێتە شوا بکە کە سینەمای کوردی بە جۆر لە جۆرەکان خۆی بژێنێت و بکەوێتە سەرپێی خۆی وە گەشە بکە. پێم خۆشە لەو گۆشەوە لە بەشی دووەمی بەرنامەکەیە فۆکس بکەین لەوەی کە زەمینە هەیە بۆ بازاڕی فیلمی کوردی. بەڕاستیدا ئەوەی کە لە بەشی یەکەم خاڵێکی گرنگ کە قسەمان لەسەر نەکرد ئەوەیە کە یەکێک لە هۆکارانی کە سینەما بەرەو پێشەبات بریتە لەوەی کە سینەما ببێتە خەمێکی گشتی تێکەڵ بە ژیار و ژیانی خەڵکی بێت و خەڵک بەبێ بینینی فلم نەتوانێت بیگوزارێنە ڕۆژەکانی. یعنی وەکو چۆن ئێستا تۆ ئەگەر یەک ڕۆژ مۆبایل لە ژیانی خەڵک دەرکەیت نەک ڕۆژێک ڕەنگە سەعاتێک حەز بە بۆشایەکی گەورە بکرێت و ڕەنگە خەڵکێکە دووچاری کۆمەڵک کێشە و تەنگ و چەڵەمە بێت و ئەگەر ڕۆژێک لە ڕۆژان هەموو مارکێتەکانی کوردستان دابخەیت ڕەنگە خەڵک دیسان دووچاری قەیران و کێشە ئەبێت و سینەما دەبی بگاتە ئەوەی ئەگەر ڕۆژێک سینەماکانی کوردستان داخران فلم نەبینرا تاچی کوردی هەست بکاکە بۆشایەکی گەور لە ژیانی هەیە. کە ئێستادا ئەگەر سینەما یعنی تاچی کوردی لەبەرەوەی کە بەهرەمەند نییە لە بینینی فلم لەبەرەوەی فلم نەچۆتە ناو پرۆگرامی ژیانی ڕۆژانەی خۆیەوە زۆر ئاسایی ئەگە لە ساڵێکا فیلمێک نەبینێت و هەتا ئەو کاتێک کە پەیوەندی نێوان بینەر و سینەما بینەر و تیکت فرۆشی بینەر و ڕۆیشتن بۆ سینەما بەهێز نەبێت ئەو کای سینەمایی ئێمە لە ناوکایەکی دەستە ژێردا دەمینێتەوە. یەکێک لە هۆکارانەی کە سینەما بەرەو پێش دەبا ئەوەیە کە تیکت فرۆشی هەبێت کە بێتە هۆکارێک بۆی کە تۆ دەرهێنەرەکان بەردەوام خۆیان تازە بکەنەوە و دەوڵەمەندەکان بێنە ناوکای سینەماوە ینی ئەو دەوڵەمەندانی کە بزنس دەکەن لە بوارە جیاجیەکانی ناو کۆمەلگادا بەیانی بزانن ئەگەر فیلمێک بەرهەم دەهێنرێت و دووقاتی پارەی خۆی ئێهێنێتەوە دێ پاپشتی تۆ دەکات سامانەکەی دەخاتە خزمەتی تۆ بۆی کە تۆ فیلم دروستکەیت. ئەو کاتە دەوڵەمەندەکان بە دوای دەرهێنەرەکاندا دەگەڕێن کە فیلم دروست بکەن و بەشداری ناوکای بزنسی پێ بکەن بە پێچەوانەی ئێستاوە. ئێستا دەرهێنەری قوربەسەری ئێمە بە دوای پول و پارە و دەوڵەمەندەکاندا دەگەڕێت کە تا شتێ پارە پەیدا دەکات لەم وولۆکە فیلمێکی پێ دروست بکات کۆ هەندێک جارانیش کە ڕەنگە ژیانی ئابووری خۆشی بخاتە ژێر مەترسیەوە. یعنی کاتێک کە سینەما بوو بە بەشێک لە کولتور و فەرهەنگی ئێمە خێزانەکانی ئێمە توانیان لەناو پرۆگرامی هەفتانە و مانگانە چوونە سینەمای جێ بکەنەوە ئەو کاتە بە ئاسانی فیلمێک کە لە سینەما نمایی شەکرێت پەخش دەکرێت و کاتێک کە پارەی تێچۆکی خۆی بینێتەوە و قازانجیش بکات ڕاستەوە خۆ ئەم کار زۆر زۆر بەرەو پێشەوە دەچێت. ئەمەش پێویستە بە دوو سێشت یعنی کە سینەما نەبووتە بزنسێکی گەورە نەبووتە هێزێکی تیکت فرۆشی ناو کۆمەلگای ئێمە دووسێ خاڵ هەیە تێدا هینەکات. یەکێک ئەوەیە کە وتم سینەما نەبووتە بەشێک لە ژیانی ئێمەدا حتا ئێستا سینەما لە دەرەوەی ژیانی ئێمەدایە لە دەرەوەی ژیانی ئەو کۆمەلگایەدایە. ئەمە خاڵێکی هەرە خاڵێکی تریش ئەوەیە ئێمە کۆمەلگایەکین بە تایبەتی مەسەلەن حتاگە لە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ئەمانش سیرکەوەکە کۆمەلگای کوردی چەند شێوەزار و چەند دیالێکتێکمان هەیە کە ئەمەش دیسان گرفتە یعنی گرفتە فیلمێک بە لەهجەی سۆرانی
دروست دەکەیت گرفتە ئەو فیلمە لە بادینان بتوانێت بینەری هەبێت فیلمێک لە بادینان سەیرەکەیت گرفتە لە سۆران بینەری هەبێت گرفتەکان ئەمەش دیسان گرفتێکی کولتوری گرفتێکی پەیوەندی بە زمان و پەیوەندی بۆ هەیەکەم کۆمەلگای ئێمە دیسان خەمێکی تری هەیە خەمی ئەوەی کە زمانی یەکگرتوو و دواتر ئەو زمانی یەکگرتووە کە لە نافیلمەکانیشە پێڕۆ بگرێت بۆیە ئێمە دیسان ینی لە ڕووی ژمارە دانیشتوانەوە یانی ئەمەش گرفتێکی ترە یعنی تۆ ڕاستە نەتەوەی کورد بەپێی ئەو سەرژمێرە سەرەتا یانیان ئەو داتایانەی کە لە بەردەستن و لێکۆڵنەوەی لەسەر کراوەکە 40 میلیۆنین بەڵام ئایا تۆ توانی فیلمێک دروستکەی بۆ 40 میلیۆن نەخێر فیلمێک دروست دەکەی بە هەولێر و بە سلێمانی ناپەڕێتەوە بۆ شوێنەکانی تر فیلمێک لەم سەری لە باکوور دروست دەکرێت بە ئاسایی ناپەڕێتەوە بۆ ئێرە یعنی ئەمەش گرفتێکە وەلو ئەم گرفتی زمان ئەوەندەی کە لەناو ئەدەبیات تا گرفتێکی گەورەیە لە سینەمادا گرفتەکە کەمترە چونکە سینەما زمانی وێنەیە یعنی تا ئاستێک تۆ دەتوانی تا ئاستێکی باش تی بگەیت و ئەمانە گەشەکردنی تیکت فرۆشی گەشەکردنی بازارسازیێکی گەورە پەیوەستە بەوەی کە بزنسمانەکان بێنە پاڵپشتی سینەماوە کە ئەمان هاتن و سینەما بوو بە کارێکی پیشسازیێکی گەورە ڕاستەوخۆ شەڕ ئەبێ لەسەر گەشەکردنەکەی ینی پێشبڕچەیەکی باش دێتە پێشەوە کە دەرێنەرەکان کە هەرێکە فیلمێک بە ئاستێک دروستکا و بینەر ڕاپێکی هەڵەکانی سینەما بکات ئەمەوسا لەو 20 ساڵی ڕابردووە شارەکان ئێمەش تۆزێک گەورەبوونی بەخۆیەوە بینیوە و سیمای شاربوون و شارستانی دشی زیادەت یان ڕەنگاوەتەوە هەز ناکە ئێمەش بۆ خۆی هۆکارێکی تر بوو بێ لەوەی کە جۆرە لە جۆرەکان ئەکرێ بڵین بۆ داهاتوو نزیک زەمینە هەیە لەوەی کە سینەمای کوردی دۆخێکی گەشە سندوتر بەخۆی ببینێ بەهۆی ئەوەی کە ئەگەر تەماشا بکەی 20 ساڵ لەمەوبەر شارەکان ئێمە لە ڕووی ڕووبەرەوە بچووکتر بوون لە ڕۆژماری دانیشتوانەوە کەمتر بوون ئاستی خوێندەوەریتیانە زۆر گەشەی نەکرد بوو ژماری زانکۆکان لە ناو شار و شارچکەکان کەمتر بوو ئەکرێ ئەم گەشە سندنەی شارەکە کوردیەکان هۆکارێک بێت بۆی کە سینەماش زمینێکتری لە بەردەما بێت بە دنیاییەوە ئەمە قسەکەمان لەسەرەوەیە کە سینەما هونەرێکی زۆر ڕاقیە هونەرێکە دەراویشتەی کۆمەلگای مۆدێرنەیە کۆمەلگا چەند پێشکەوی چەند گەشە بکات چەند فراوان بێ ڕاستەخۆ کاریگەری لەسەر سینەما بێت یعنی با بڵێن هەر ئەم ساڵ تۆ سەیری کە لە شارێک و سلێمانی نزیک بە 3-4 فیلمی سینەمایی لە هۆڵەکان نمایش کرا یعنی بینەرێکی باشیان هەبوو ڕاستە بوونی ئەم بینەرانە لە ئاستی خواست و ویزدانیە یعنی هێشتا نەگەیشتۆتە ئەوەی کە فیلم قازانجێکی باش بکات بۆی کە دەرهێنەر هەم بدات فیلمێکیکە دروستکات بەڵام خاڵێکی گەشە یعنی خاڵێکە کە ئومێد بەخشە بۆی کە ئێمەی هونەرمەندان کە بیر بکەینەوە کە فیلمەکانمان لە وڵەکانی سینەما نمایشکەین و ئەگەر ئەمە باش گەشە بکاتون و لە ئاستی هەموو شارەکانی تردا بچێتە پێشەوە بە دڵنیاییەوە وزە ئەبەخشێ بە بواری فیلمسازی و فیلمسازی لە کوردستاندا گەشەی باشتر بەخۆیە دەبینێ ئوستاز ئەوەی کە جەناوت باست کرد لەوەی کە هەندێک گرفتێ لە بینی شار و شارۆچکەکان لە بینی ناوچە جیاوازەکان لەوەی کە ڕەنگە گرفتی زمان و هەندێک گرفتی هەندێک جیاوازی کللتوری هەبێ بەڵام ئەکرێ بۆ خۆی سینەما هۆکارێکیش بۆ یەخستنەوە جارێکی ینی بۆ نمونە من لەو ماوەی ڕابردوو هەندێک فیلمی کوردیم بینی لەوەی کە فیلمەکە لە سلێمانی بەرەمهاتوو بە زاراوی بەزاری سۆرانی بەرەمهاتوو بەڵام سیرەکەی چەند کارکتەرێکی بادینیتیان مشارەکان هەیە یان سیرەکەی کارکتەرێکی دیکەیان خێزانێکی هەورامی لەناو ئەم فیلمە جێگەیان بۆتەوە ینی دەرفەت هەیە لەوەی کە بەڕاستی سینەما یەکیشمان بخاتەوە لەم ڕەنگەیەوە خۆی سینەما هونەرێکە دەتوانێت لە ئاستە کللتوریەکەیدا ئەو کۆمەلگایە یەک بخاتەوە و ئاستێکی تریش هەموو ئەو کەلێن و کون و کە لە بەرانینە ئەو کۆمەلگایە دروست بووینە خۆمەزانی ئێستا کۆمەلگایەکی ئێمە پڕێتی لە دابشکاری یعنی پڕێتی لەوەی کە زۆن دروست بووە ئەمە زۆنی ئەمە زۆنی ئەمە ئەم حیزبە لەم شارەدا باڵەدەستە حیزبە لەم شارەدا باڵەدەستە ئەمانە هەموو گرفتی گەورن کاکە ژیان بوونی شەڕی ناوخۆ لە کوردستاندا برین و کەلێنێکی گەورەیە نابێ بە ئاسانی تێپەڕێ و ئەبێ سینەما بچێتەوە سەری و دەبێت سینەما هەموو ئەو برینانەی کە سیاست دروستی کردووە بەداخەوە لە کۆمەلگای ئێمەدا بەرژەوەندی حیزبی دروستی کردووە و سینەما ئەبێ پڕی کاتەوە
و سینەما هونەرێک کە دەبێت ڕاستەوخۆ بوێرانە دەست برینەکان دابنێت. ئێمە هەتا ئێستا مەسەن شەڕی ناخۆ کە برینێکە تاچی کوردی بە هەمومانەوە کە پێوە دەناڵێنین، هەمومان نەفرەتی لێەکەی، هەمومان دژی، هەمومان نامانەوێت تەنانەت بیریشمان بکەوێتەوە. چەند فیلممان هەیە لەسەر بوارانەدا، یعنی فیلمێکی یادی بەخێر تای کەریمی هەیە شێستانی سپی لەسەر شەڕی ناخۆیە کە تۆ فیلمە ئەبینی هەست بە شەرمەزاری ئەەکەی. دەڕاستیدات هەموو خاڵە خەوشەکانی ناو کۆمەلگای ئێمە ئەوەی کە دەستی دەرەچی لە ڕێگای گروپ و هێزەوە دروستی دەکات، ئەوەی هێزە سیاسیەکانمان کە لە پێناوی بەرژەوەندی خۆیانە دروستیەکەن، سینەما هونەر ئەبێ پڕی کاتەوە، سینەما بە ئاستێکی تر بیر لەوە شتانە ئەکاتەوە. چونکە بەڕاستی هونەرمەندی ڕاستەقینی، هونەرمەندی جددی هەموو ئەو کەلێن و ئەم ڕوبەرە ناشرینانە ئەبینێ کە لە ناو کۆمەلگای کوردی هەن. کۆمەلگاکە ئێمە کاک سەربەت شەقار بووە، کۆمەلگایەکە پڕە لە دەرس، پڕە لە کەڵێن، کۆمەلگایەکە ئێمە ینی کە ئینسان نایوێ من ئێستا نامێ بە زمانێکی زبر قسە بکەم، بەڵام من زۆر تووڕەم لەو دۆخێک کە ئێستا لە کوردستان دروست بووە. دۆخێکە جێگەی خۆشحاڵی ئێمە نییە. ئەمە ئیشی سینەمایە دەسەر ئەو برینیانە دابنێت، ئەمە ئیشی فیلم سازەکە ئەم برینیانە جارێکی تر لە ناو فیلمدا بەرجەستە بکات و تاچی کوردی بەرەو هەم بدات. ئەو تاکەی کە هەڵا بووە، ئەو تاکەی کە ینی هەستی شێوێنراوە، ئەو تاکەی کە ئێستاکە وابەستەی نەماوە بە شوناس، بە خاک، بە نەتەوە، هەموو شتەکان کاربوونەتەوە. هەموو ئەو بەها جوانانەی کە کورد پێشتر ئیشی بۆ دەکرد و کە لەنا ئەو کۆمەلگایەدا هەبوون بەشێکی زۆریان کالبوونەتەوە. کالبوونەوەی بەها لە ناو کۆمەلگا زانی مانای چی؟ یعنی ئەم کۆمەلگایمە بەڕاستی هەڵا بووە. ئەمە ئیشی فیلم سازە. بەڵام ئایا چەند زەمینە لەبارە؟ چکە دیسان گرفتی ترمان هەیە، گرفتەکان زۆرن، بەڵام نابێ ئەبێ هەر ڕۆژێک دابێ فیلمسازی کورد بگاتە ئەو ئاستەی ڕاشکاوانە دەسەر ئەو برینانە دابنێ و لە ئەم شتە ناشرینانینە ئەو کۆمەلگای ئێمە کە ئاماژەم پێدا جارێکی کرد لە ناو فیلمدا ئاماژەی پێ بدرێ دروست بێتەوە و ڕاشکاو بین لەسەر ئەوەی کە بوێر بین، ئازا بین لەسەر ئەوەی کە دەست لە سەبرینەکان دابنێ. ئەمە ئازایەتیە بەڕاستی. مامۆستا کەریمۆک، باسی زۆربوون یان زیادکردنی ژمارەی فیلمەکانت کە لەوەی کە ساڵی پار 3 فیلم بەرەم هاتووە، ئەم ساڵ فیلمێکی نوێ نمایش کراوە پێچێت تا کۆتایی ساڵ کە مەسەر لە چارەکی یەکەمی وەرزی ساڵەکەین. ینی ئەکرێ بۆ نمونە بڵین لە پاڵ ئەو زیادکردنی ژمارەیە کوالیتیش باشتر بووە، هەستەکەی بۆ نمونە تەکنیکێکی باشتر، نوێندنێکی باشتر لەو بوارەوە باوەڕ چۆن؟ لە ڕووی تەکنیکەوە سینەمای کوردی ئێستا هیچ گرفتێکی نییە. زۆر جارە ئەو قسەم کردووە، دەرهێنەرێکی کورد کە لە هەولێر لە سلێمانی لە دۆگ لە هەر شارێکدا هەنیشێت، ئەگەر پارەی هەبێت وەکو هەر دەرهێنەرێکی ئەمریکی، دەرهێنەرێکی فەرەنسی، ئەتوانێت باشترین کامێرە بکڕێکە لە شەریکەی دەرەچێت کە ڕێکلایم بۆ دەکات پێش دەرچوونی. تەکنیک پێویستی بە پارەوەی، هەموو ئەو تەکنیکانە ئێستا لە بەردەستن بە بەراورد بە 20 ساڵی ڕابردوو لە ڕووی تەکنیکیەوە گرفتمان نییە. گرفتی سەپۆرتکردنی فیلممان هەیە بۆ ئەوەی کە بتوانین ئەم تەکنیکانە بە شێوەیەکی باش بەردەستمان بکەین. ئێمە گرفتی کادری پسپۆرمان هەیە، وەکو پێشتر باسم کرد، کادری پسپۆری بواری سینەما کە ئەوەی کە فیلم دروست دەکات و گرفتی ئەومان هەیە کە سەپۆرت بکرێت لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و زەمینەیەک خۆش بکرێت کە دەرهێنەری کورد ئازاد بکرێت کە بە ئازادی خۆی ئیش بکات. بەڵێ ئەگەر بەراورد بکەین لەسەر ساڵی ڕابردوو ئاستی فیلمەکانمان زۆر گەشەی کردووە، یعنی لە ڕووی دروستکردنی فیلمەوە، لە ڕووی ئەکتینگەوە، لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی هەموو ئەو پێکاتە گرنگانەی کە فیلمێک دروست دەکەن ئێمە گەشەمان تێدا کردووە. ئێستاکە دەیان و سەدان و ئەگەر بڵێم هەزاران کەسیش لە بوارە جیاجیەکانی فیلمسازی کارەکەن لە هەموو کوردستان هەڵبەتە. بەڵام دیسان ئەوەی کە ئێمە بیری دەکەینەوە کە ئەم هونەرە زۆرتر کاریگەر بێ، زۆرتر ئیشی خۆی بکات، هێشتا ماومانە ئێمە لە ساڵێکا بتوانین 10 فیلم دروستکەین، لە ساڵێکا لە کوردستانە 20 فیلمی سینەمایی دروستکەین. نەخێر، ینی شتەکان سنووردارن، ساڵانە فیلمێک دوان دروست دەکرێت،
جارێگاتە سێ و ئەمانە خواستەکان پڕناکەنەوە ئەگەر ئێمە 20 فیلمی سینەمایمانە بێت لەو 20 فیلمە 8 فیلمی خراپ بێت 12 فیلمی باش بێت کاری زۆر باشمان کردووە زۆرتر ئەتوانی کۆنتاکت لەگە دنیا بگرین زۆرتر ئەتوانین فیلمەکانان بنێرین دەرەوە لە فیستیڤالەکانان نمایش بکەین زۆرتر ئەتوانین کێشە گرفتەکانی خۆمان چەوەی ناو کۆمەڵگادا دەگوزارێت چ ئەوەی لە ڕابردوودا چکە مە خاوەنی کۆمەڵێک کارەسات و کۆمەڵێک ڕووداوی تراژیدی گەورەین جینۆسایدەکانمان مێژوویەکی هەر تاریشی ئێمن چکە ساتی تاریشی ئێمن مێژوویەکن کە ناتوانێت لە بیریان بکەین کە هەر ئەبێ ڕۆژ لە ڕۆژاندا سینەماکە ئێمە هێندە بەهێز بێت بتوانی ئەو هەموو جینۆساید و تاوان و کۆمەڵ کوژی و تراژیدایی کە بەسەر ئەو کۆمەڵگایدا هاتووە لەناو فیلمدا بەرزەستەی بکەین و نیشانی دنیا و نیشانی نەوەکانی داهاتوشمان بدەین نەوەکانی داهاتوو زۆ گرنگن نەوەیەک ئێستا پێیەکان نازانێت جینۆسایدی ئەنفالجیە مناڵ لێت دەپرسێت لە ماڵەوە ئەنفال ینی چی هەڵەبجە چییە بۆ هەموو ئینەی بۆ ئەکرێت نایزانێ بەعس چییە ڕژێمی بەعس چی بووە چی کردووە ئەمە لێ ئێستا نەوەی ئێستا بۆ پرسیارانە ئەکاتە و ئەگەر ئەمانە تەوزیف نەبن لە ناو سینەمادا نەکرێنە بەڵگەی زیندوو لە ناو سینەمادا بە زیندوی نامێنەوە و هەتا ئێمە ئەم تراژیدیانە بە زیندوی نێهێڵینەوە هەمیشە لەبەردەم دووبارە بوونەوەی ئەم تراژیدیانە و جینۆساید داین هەمیشە وەکو کۆمەلگای کوردی قەت پشتی لە جینۆساید نییە کۆمەلگای کوردی ڕوشی لە جینۆساید نییە کۆمەلگای کوردی ناو جینۆسایدە ئاژی هەموو چ کە ساتێکی مێژووی بۆی هەیە جینۆساید بەسەر ئەو کۆمەلگایەدا جێبەجێ کرد و دووبارە بێتەوە ئەمە حەقیقەتێکە یعنی وە سینەما ئەتوانێ ئەمانە ئەوە بکات ئیتر وەکو کە لە هۆڵۆکۆستا ئاکرێت ئەم ساڵ فیلمێک لە ئۆسکارە ئۆسکاری 2024 خەڵاتی باشترین فیلمی برد باشترین فیلمی بێگانە The Zone Interest فیلمێک بوو لەسەر هۆڵۆکۆست دروستکرا چیرۆکێک بوو لە ڕوانگەیەکی ترەوە لە دیدێکی ترەوە یعنی هۆڵۆکۆست ساڵانە و بەردەوام فیلمی لەسەر دروست دەکرێت هەموو ساڵی فیلمی لەسەر دروست دەکرێت شتێک نییە بە ناوی تراژیدیا کۆن نابێت جینۆساید کۆن نابێت و تۆ بەردەوام ئیشی لەسەرەکەی بۆی کۆمەلگای جیهانی و کۆمەلگاکەی خۆشت بەردەوام بیریان بخەیتەوە کە ڕۆژ ڕۆژان ئەم کارە سات و تراژیدای ڕوویداوە کە دەبێت مرۆڤ ئاگاداربی لە دووبارە بوونەوەی و مرۆڤ دەبی مرۆڤی دنیاش لەسەری وشیار بکەیتەوە ینی بەردەوام ئێمە ساڵانە بەرامبەر هۆڵۆکۆست ویژدان و یادەوەریمان زیندووە بێتەوە لە ڕێوە فیلمانەی کە دروست دەکرێت ئوستازی خۆشەویست سەبارەت بە چیرۆک و سیناریۆکان چیکە بۆ نمونە زۆر جار ئەو فیلمانەی لەم 20 ساڵای بەرهەمێت هەندێک جار نەق دەکرێت لەوەی کە ئێمە چیرۆکنووسی باش و سیناریوی باشمان نییە ئەنی خوێندنەوەی تۆ چێ لەوەی کە سەرباریەوەی کە ئێمە لەناو ئەو دنیا تراژیدیا توینتە دەرەوە دەیان داستانی گەورەمان هەیە دەیان ڕووداوی گەورە هەیە و لە کۆمەڵێک ناوچەی جیاواز بەداخەوە تراژیدیای ئەنفال ڕوویاوە لە گەرمیانەوە بۆ بارزان بۆ منتیقەی یەزیدیەکان لە کیمیا بارانی هەڵەبجەوە بۆ سەوسێنان بۆ زۆر شوێنی تری کوردستان بۆ سەردەشت لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵام هێشتا سیناریۆکان دڵی وەرگران و بینەران تێر ناکات و گفتوگۆیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە لە بواری سیناریۆ و چیرۆکە ئێمە خەلەلمان هەیە لەم ڕوانگەی وایە هیچ دەرفەتێکی بۆ پێشکەوتن ئێمە خاوەن تراژیدیای زۆرین خاوەن چیرۆکی زۆرین خاوەن حیکایەت و داستانی زۆرین ڕۆمانمان تا ئاستێکەیە شێعر تا ئاستێک گەشەی کردووە ڕۆژنامەوانی و هەموو ئەم شتانیان گەشەیان کردووە هەموو ئەمانە بنەمایەکن بۆ دروستکردنی سیناریۆ بۆ نووسینی سیناریۆ بەڵام سیناریۆ بۆ خۆی زانستە سیناریۆ ئەدەب نییە سیناریۆ نانووسرە بۆ خوێندنەوە سیناریۆ زانستێکە نەخشە ڕێگایەکە بۆ دروستکردنی فیلم ئەم زانستە پێیەکانی ناو زانستی سینەمادایە هەتا ئێمە لە سینەمادا زیاتر گەشە بکەین لە ڕووی نووسینی سیناریۆشەوە باشتر گەشەکەین باشتر ئەتوانین ئەو بابەت و مژارانەی کە هەن لە ناو سینەمادا بەرجەستەی لە ناو سیناریۆدا بەرجەستەی بکەین و باشتر بتوانین کاری لەسەر بکەین گەشەکردنی زانستی سینەمایی گەشەکردنی سیناریۆیە ئەمە لە ڕوێکەوە لە ڕوێشی تر خۆی بوونی سیناریۆ بوونی بابەت بۆ فیلمی بۆ سیناریۆ
گرفتێکی جیهانیە نەکوردی چۆن یعنی تۆ تەماشا بکە سیناریستێکی جیهانی 3 ساڵ 4 ساڵ بە نووسینی سیناریۆکەوە بیت بەڵام ئەم سیناریۆیە بە ماوەی 2 مانگ دێتە بەرهەمەوە و نمایش دەکرێتن وە شۆرت فیلمێک تۆ چەند مانجێک خەریکی شۆرت فیلمێکی 5 دقەی ئەبی تا سیناریۆیەکی باشە نووسی بەڵام بە 2 ڕۆژ وێنەی ئەگری و نیشانی ئەدەیت سەیری ئەم تایمە درێژە بکە چونکە هونەرەکە گرنگکە چکە ئیشەکە ئیشێکی زانستی گرنگە کاتی زۆر ئەوێت تێگەیشتنی زۆری ئەوێ و ئەمە گرفتە ئێمە دەبی زۆر لەسەر سیناریۆ بوەستین ئێستا کە یەکێک لەو گرفتانە وەکو گرفتەکە هەم جیهانیە هەم کوردیشە سیناریۆکانمان گرفتن و ئەم سیناریۆیە کە گرفتی تێدا هەبوو کە باشدا نەڕێژرا کە ستراکچەرەکانی باش بیرێ نەکرایەوە هەڵبەتە ڕەنگەداتەوە لەسەر فیلمەکەشە کە هەموو لە هەموو ڕێکەوە لێکۆڵنیەوە لەسەر نەکرد لە هەموو ئەو دیالۆگانەی کە تێدا لە هەموو ئەو شتانێکی کاری لەسەر کراوە باش لێکۆڵنەوەی لەسەر نەکرا هەڵبەتە نافلمەکەدا و کەم کوڕیانە دیسان ڕەنگەداتەوە بۆیە گەشەکردنی سیناریۆ پەیوەندی بە گەشەکردنی زانستی سینەماوە هەیە و پەیوەندی بە خەڵکی پسپۆری ئەو بوارەشەیە ئێمە تا ئێستا لەناو پرۆسەی فیلمسازی کوردی چەند کەسێک نابینینەوە کە تەنها ئیشی سیناریۆ نووسین بێتن و شارەزا بێت ڕاستە ئێمە ئەدیب و نووسەرمان زۆر هەن بەڵام ئەدیب و نووسەر دادی ئەمە نادات چکە نووسینی سیناریۆ نووسینێکە جیاوازە لەگە نووسینی ڕۆمان یعنی تۆ دەشێت ڕۆمان نووسێکی زۆر گەورە باش بیت بەڵام ناتوانانی سیناریۆ بنووسی ئەگەر زانستێکی بەهێزت نەبێت لە ڕووی سینەما و لە ڕووی هونەری وێنە و لە ڕووی تێگەیشتن لە وێنەوە ئوستاز لە ڕووی ئاکتینی ئەکتەرەکانەوە چی ینی زۆر جار ڕخنێەوە کرێکە بەشێ لەو ئەکتەرانەی لە ناو دنیای سینەمای بینین ئێمە پێشتر لەسەر تەختەی شانۆکان بینیومانن و زۆر جار ڕخنەوە شەکرێن ئەڵێن هێشتا تەختەی شانۆکانیان جێ نەهێشتووە بۆ ناو کادری سینەماکان ینی ئەمەش گرفتێکی دیکە نییە لە بەردەم گەشەی کوالیتیانەی سینەمای کوردی لە ڕاستیدا ئەگەر ناو سینەمادا سیناریۆ زۆ گرنگ بێت چکە نەخشە ڕێگای و فیلم دروستکردنی فیلمەکەی وەکووتم ئەکتەر بەرجەستەکەری هەموو ئایدیا و هەموو ئەو شتانێک کە دەرهێنەر ئێوێ بیگەێنێ سیناریست نووسیویەتی هەموو ئەم باگڕاوەندەی کردنێ و ئەم ئیشی فیلمەدا هەیە ئەو ئەکتەرە لەسەر شاشە ئەیگەێنێ بۆیە ئەکتەر یەشێکە لێ پێکاتە هەرگنگەکانی بواری فیلمسازی وەک گەورەترین گرفتمانە نواندنی بواری فیلمسازی هەیە یعنی لە ماوەی ئەو چەند ساڵدا گۆڕانکاری هەن ئەکتەری باش دروست بوون ئەم گرفتەی کە باسی ئەەکەین گواستنەوەی ئەکتەر لە شانەوە بۆ سینەما گرفتێکی گەورەیە بەڵێ گرفتێکی گەورەیە بەڵام گرفتەکە لە خودی ئەوەدانیە کە ئەکتەرەکە ئیشی شانۆ دەکا و نابێ ئیشی سینەما بکات گرفتەکە لەوەدایە کە ئیشی شانۆ ئیشی سینەما تێکەڵ نەکات نواندنی شانۆیی نواندنی سینەما تێکەڵ نەکات ئەو نواندنەی کە لە ناو شانۆدا هەیە کە پێیەکانی لە ناو زیادەگۆیی مبالەغە و هاوار و دەنگ و ئەوەدایە ئەم هەست و ئەم ئیشکردنە بۆ ئەکتەر ناشانۆدا چارچێوی تایبەتی هەیە نابێ بگوازرێتەوە بۆ سینەمادا سینەمادا هونەری هەستە هونەری وێنەیە هونەری چاوە هونەریەکە کە من وەختێک کە بزانم تۆ لە ناوەوە وێرانی لە چاوەکان تا ئەیبینم بەڵام من نەگەر لەسەر شانەوە وەختێک ببینم ئەکتەرێک لە ناوەوە وێرانە لە ڕێی دەنگ و جوولەکانەوە ئەیبینم وانە یعنی پەرێشانی کارکتەرێک ناو سینەمادا جیاوازە پەرێشانی ناو کارکتەرێک لە ناو شانەدا نابێ ئەم هەستەرن بگوازرێتەوە ئەمە زۆر جاران تێکەڵ ئەکرێ و ئەکتەرەکانمان ئەم هێزیان نییە کە ئەم دوو نواندنە لێک جیا بکەنەوە ئەی گوازنەوە بە شانۆ لە گوازنەوە بە ناو سینەما لە ناو سینەمادا زۆرتر کاریگەریەکانی دەرەکەوێ و هەز دەکەی نواندنێکەکە نواندنەکە سروشتی نییە بەڵام لەگەڵ ئەوەشا لە ماوەی ئەو چەند ساڵی ڕابردوو ئەکتەری زۆر باش دروست بوون کە تەنها کاریان نواندنێن لە سینەمادا دیسان خواستی ئێمە پڕ ناکاتەوە دەرهێنەری ئێمە کاتێک ئێوە سیناریۆی بکاتە فیلم لە بەردەم زۆرترین ڕێژەی ئەکتەری کچ و کوڕ و پیر و گەنجدا نییە کە هەڵیان بژێرێت ینی بۆ نمونە تۆ ئەگەر ئێستا فیلمێک دروستکەی لەسەر پیرێکی 80 ساڵە 70 ساڵە ژمارەکان کەمن لە بەردەستا ئەی تۆ هەمان هیچیان بەدڵ نیە تەوێشتی چکە دروست بکەیتەوە دیسان ئەوەش کەمە
بەڵام تا ئاسێکی زۆر زۆر باش پڕکراوەتەوە خواستەکان یان درێنەری کورد ئیشی لەسەر ئەوە ناوەستێ بڵێ ئەکتەر نییە ینی بەڵام ئەگەر بتوێ فیلمەکەت باشبی پێویستمان بە ئەکتەری باشتر هەیە و لەگەڵ پرۆسی فیلمسازی کە پرۆسی فیلمسازی پرۆسی سیناریۆ نووسین پرۆسەکانی تری دروستکردنی فیلم گەشەی کرد دیسان ئەکتەریش گەشە دەکات چونکە ئەکتەر دیسان ئەکتەریش یەکێکە لە کای قوربەسەرەکانی نافیلمسازی ئەکتەری کورد ئەوەندە بەرهەمی لەبەردەستدانیە کە ساڵانە کۆمەڵێک ئەزوم بکە تاکەم کوڕەکانی خۆی بینێت تا گەشە بکات چەند فیلمێک دروست دەکرێن ئەو فیلمە بوار بۆ چەند ئەکتەر دروست دەکەن ئەی ئەکتەرەکانی تر یعنی پرۆسی فیلمسازی گەشە بکات ساڵانە ئەگەر ئێمە 20 فیلمی سینەمایی درێژمان هەبێت بەدڵنیاییەوە ئەکتەری باش پەروەردە دەکرێت سینەمایەتە پێشەوە هەموو کایەکانی تری پرۆسی فیلمسازی گەشە دەکات. ئوستازی خۆشەویست دەستت خۆش بێ بۆ ئومێدی کە سینەمای کوردی ببینین لە داهاتووی نزیکە زیاتر بخەمڵێەوە پەرەی زیاتر بسەنێ بۆ تێیدی قسەی جەنابەت ڕەنگە دەیان ئەکتەری باشە بن بەهۆیەوەی کە دەرفەتەکان کە من دەرفەتیان پێ نەدراوە کە ڕۆڵ ببینن یعنی ئەوەی کە بەڕێزت باسیگەگەر لە ساڵێکە 2 تا 3 فیلم دروستکرێ ئەگەر 20 فیلم 30 فیلم دروست کرێ ئەو کات ڕەنگە دەرفەت بە کۆمەڵ ئەکتەرێک بدرێت کە ڕەنگە تاقی نەکرابێتنەوەوە ڕەنگە ئیمکانیات و مەهارەت و تواناشیان زۆر باشیش بوو بێت یان باشیش بێت ئەگەر تاقی بکرێنەوەوانەیە پێم خۆشە لەو بەرەو کۆتایی بەرنمەکەیە جارێکتر بۆ چوونەکانە بەگەڵاڵەکراوی گوێ لێ بگرم لەوەی کە ئێمە باسی کۆمەڵی قۆناغمان کرد لەوەی کە سینەمای کوردی کۆمەڵی قۆناغی بڕیوە بە تایبەتی لەم 20 ساڵی ڕابردووە جۆرێک لە گەڵاڵە بوون هەیە لەوەی کە لە ڕووی تیۆریۆ ئێستا چەند کتێبێک ئەگەر کەمیش بن وەکوی بەڕێزت باس کرد کەمتر بن لە 100 کتێب لە بەردەساهان و چەند گۆڤارێک دەرچوون ناوە چەند ژمارەیەکیان بینرا و چەند جوودێکی باشە بوون کەوانی شتێکیان لەسەر چاوە و لە شتی تیۆری بەرچاو خستووە و ئێستا دنیای وەرجێڕانیش باشترێکە لە بەراورد بە ڕابردووە ڕەنگە بەشێ لە ئەکتەر و فیلم سازەکانیش زمانێکی دیکەی بێگانە بزانن کە بتوانن لە ڕێگەی دیجیتاڵەوە سوود لە ئەدەبیاتی گەلانی دیکە ژۆر بگرن و جەنابەت باسیەوە کە مەسە لە ڕووی تەکنیک و گەشەی باشمان کردووە باشترین تەکنەلۆژیاکانی دنیا لە هەرێمی کوردستانن و ئەتوانرێ بەکار و هێنرێ ئەگەر پشتیوانی دارایی هەبێت وە گەشەیەکێ لە ڕووی ئەکتەر و سیناریۆ و بابەتی ڕووناکی و جلوبەرگو ینی هەموو گۆشەکانی دروستکردنی سینەمایەک یان فیلمێکی باش خەریکن لە هەرێمی کوردستان گەشاکەن و لە پاڵیشیا ژمارەیەک لە فستیڤاڵ هەیە و هەندێک جارە بینین فیلمە کوردەکانە چەند لە فستیڤالەکانی نێودەوڵەتیش بەشداریەکەن ینی لە دوای ئەم وێنە گشتیەوە گەشتبینی بۆی کە لە چەند ساڵی داهاتوو سینەمای کوردی بازی گەورە بات لە ڕاستیدا سینەما دابراونیە لە دۆخی سیاسی کۆمەڵایەتی ئەم هەرێمەی ئێمە گەشەکردنی بواری سیاسی گەشەکردنی گرفتە گەورەکانی ئەم وڵاتی کە ئێستاکە پێوە ئەناڵێنی یعنی گرفتی ژیان گرفتی ئەوەی کە تۆ موچەیەک وەرگری و بژی ینی کۆمەڵێک گرفت هەن کە لە ڕاستیدا نامەوێت ئاماژەیان پێ بدەم چکە هەموو ڕوونەوە کە گرفتەکان چەند باش گەشە بکەن و چەند چوارچێوەی ئەم نیشتیمانی ئێمە باش فۆرمۆڵە بێ و گەشە بکاتن و چەند کۆمەلگایەکەمان نۆڕم بێتەوە ئاسایی بێتەوە سینەماش گەشە دەکات سینەما لە ژینگەیەکی ئارام گەشە دەکات سینەما لە ژینگەیەکی سیاسی تۆکمە گەشە دەکات سینەما لە پاڵپشتێکی بەهێزی دیسان سیاسی و کولتوری تێدا گەشەکە گەشتبینی و ڕەشبینیەکە دیسان پەیوەندی بە دۆخە سیاسی و وەزعی ئەم ناوچەیە هەیە بەڵام یەک شتی خاڵێکی گەشتبین هەیە ویش ئەوەیەکە ژمارەیەکی زۆری هونەرمەندی فیلمساز دەکایە کە داهەن خەمیان دروستکردنی فیلمان خەمیان بەرەو پێشکردنی ئەم کایە ئەمە خاڵێکی گەشە و بەردەوام ساڵانە گەنجی تازە دێنێ ناوکایەکە و بە خەم و خەونێکی گەورەوە دەست بە پرۆسی فیلمسازیەکەن ئەمە خاڵێکی گەشە یاین دەکرێت ئەگەر دۆخە سیاسەکەی ئێمە کۆمەلگاکە ئێمە نۆرم بێتەوە ئاسایی بێتەوە و ئەم پرۆسەش بگاتە کەناری ئارامی خۆی مامۆستا و هونەرمەند کەریم و غەفور سینەماکاری شاوکات خۆشحاڵ بووین بۆی کە لە بەرنامەی ڕاوە بەشداریت کرد
و ئومێد دەکەم لە داهاتووە لە بەرنامە دیکەش لەگەڵ جەنابەت هەر گفتوگۆ بکەین چونکە سینەما بۆ خۆی کۆمەڵی ڕوانگە و ڕەهەندی جیاوازی هەیە و کایەکشە گەشەکردنی زۆر خێرایە و ئومێدی شەکەم ئێمە لە تەلەڤیزیۆنی سلێمانیەوە و بەرنامی ڕاڤۆ بتوانین تیشکی زیاتر بخینە سەرم بابەتە بەر لە جەنابەت چەند کەسێکی دیکەمان لە بواری سینەما و لە بواری هونەری نواندن گفتوگۆ کردووە و بۆچوونەکانیانمان وەرگرتووە بە خۆشحاڵیەوە پەخش کراون و بۆ ئومێدەی کە بۆ داهاتوو هەم لەگەڵ ڕێزت هەم لەگەڵ کۆمەڵێک سینەماکاری دیکەش ئەم گفتوگوۆیە درێژە پێبین و بەڕاستی شایەنیەوەشە ڕووناکی زیاتری بخرێتە سەر و ئەگەر قسەیەکت هەیە یەک بەڕاستی من لەم گفتوگویانی کە لەسەر با بڵێن سینەما ئەنجامێدەم لە کۆتاییدا تووشی جۆرێک لە دڵتەنجی ئەبێت چکە بۆ نمونە ئێمە دەبواە ئێستا لە ناو پرۆسی دروستکردنی فیلم بوونا لە سەسیەتی فیلم بوونایە یعنی دەبواە بتم گوت بە کاک سەربەزۆڵا ببوورە من ئەو مانگەی لە سەرسیەتی فیلم تا فیلمەکەم تەواو وێنە دەژیرێ کاتم نییە چاپێکەوتن لەگەڵ تۆ بکەم ڕاست یعنی ئەمە چکو بەڕاستی ئێمە بەشێکی زۆرمان کە قسە لەسەر فیلمەکەین بەشێکی زۆرمان دەرهێنەرین خۆمان و دڵتەنجین بۆی کە زۆریش قسە ئەەکەین کەمیژەکەین ئەمە یەشێک لە مشتانەیە بەڵام کاتێک کە قسە ئەەکەین بۆیە تەماشەکەین قسەکانمان حەماسەتێکی پێوە دیارە قسەکانمان تۆزێک لە خەم و ئازارەوە هەڵدەقڵێت چکە ئێمە دەستمان بەستراوە ینی سینناریۆی باشمان هەیە کاری باشمان هەیە ساڵانە ناتوانین ئەو خەونانەمان ئەو سینناریوانەمان بکەین بە فیلم بۆ منیش کە ینی زۆر جاران کە دەڵێم هەر چاو پێکەوتن نەکەم هیچ قسەیە لەسەر سینەمانەکەم لە کاتێکدا کە نەتوانم فیلم دروست بکەم بەڵام دیسان جارێکی تریش هەر ئەبێ قسە بکەینەوە چکە لە ڕێگای قسەکردن و لە ڕێگای ئەم بیرکردنەوانی ئێمەوە کە خەڵک بە خەمەکان ئاشنا دەکەین سوپاس بۆ ئێوە کە دەرفەت دەرەخسێنن سوپاس بۆ ئێوە کە لەم ڕێگای ئەم بەرنامەوە گرنگی بە سینەمادە مامۆستا کەریم غەفور خۆشحاڵ بووین و سوپاس بۆ ئامادەبوونت بۆ ئومێدەی کە ئەو خەونەی جەنابی شتاتە لەوەی کە سینەمای کوردی گەشەی باشتر بکە و دەرهێنەرەکان ئەکتەرەکان ئەوانەی خەو نەبینن سینەمای کوردی پێشکەوێ ئەو خەونە بەدی بێت بەخێر بێ دووبارە سوپاس ئەزان بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ڕاڤە و تا ڕاڤەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت